خۆشناوی یوسف سەلام ناسران بۆ سامژدا لە سەرەتای ئیشکردنم ئەم کە دەستم بە ئیش کرد بە فترەی کەم یعنی گەیشتمە ئەو مەرحەلەی ئێستا لە هاتمە و کاتی هاتمێرە هیچم نەبوو عەمباریم دەکرد ڕۆژانە بە 15 دیناری تورم دەشوتەوە دوایە بەس هاوکاری مام زۆر هاوکاری کردم زۆر دەستی گرتم زۆر ڕێ نیشاندام یعنی شتی غەڵەتم نەکردیە یعنی فێرم لە هیچ کەسێک نەکردیە درۆم نەکردیە بۆ شانە پێگەیشتم کە عەمباریم کرد دوای بە عەمبارەکەی ئیشی وەسایەتیم تەقریبەشی 10 ساڵم ئیشی سیاجی کرد سیاجم دەبەستا و ئیشی مقاولاتی سەقفیم دەکرد و ئیشی حەدادی وانم کردن و هەتا الحەمدوللا گەیشتمە ئەو ڕادێ ئێستاش نەک ئەوە تقریبا 3 گەراجی کەشم هەیە گەراجی موادی ئاسن فرۆشم هەیە گەراجەشی سیمی ئەوەی معمەلی چینکۆ و قرمیتیە ئەوانە ئەوەشم هەیە و تقریبا نێزکەی بە هەموو عەمەلەکان وانی لەبەردەستمە بەم ئیشەکان نێزکەی هەتا 21 نەفەرم هەیە لەبەردەستم ئیشەکە ئەمە بە زۆری ئیشی سیاجی دەکەین ئەو تێلی پەرژین و سیاج و ئەو نەوەشتانە لە بۆ مەزرعی دەبن لە بۆ جەماعەکان دەبن لە بۆ گوندەکان دەبن ئیشی پێ دەکەین حەجمی هەتا 3 مەتر ئەمە توانی دروستیکەین 3 مەتر ئەوجا مەتر و 8 مەتر و 20 مەتری مەتر و نیوە ئەوانە زیاتر سەریعترن دەبن برنەوەنە بەس لە بۆ معمەل و شەریکە و لە بۆ بینا ئەوشتانە دەتوانن بە زۆری 3 مەتر و 2 مەتر و نیوان دەبن ئەو لە سعاتی تقریبا نیو سعات ئەوەی جیازێمە تقریبا نیو سعات 20 دقیقە 25 دقیقە تۆپەشی دروست دەکات نەوە دەزانی ئەمە ئێستا تقریبا کردمانە چیلۆ بە وەزنی کیلۆ دەفرۆشین تۆپ هەیە 25,000 ڕادەوەستی 30,000 ڕادەوەستی 40,000 ڕادەوەستی دەڕوە مەرحەلە تا تقریبا 100,000 دەڕوە تۆپێک 20 کیلۆیمان هەیە 21 کیلۆیمان هەیە 36 کیلۆیمان هەیە 30 کیلۆیمان هەیە 40 کیلۆیمان هەیە 46 کیلۆیمان هەیە 51 کیلۆیمان هەیە 54 کیلۆی هەیە ئێستا هەندێکمان هەیە تقریبا 80 کیلۆ دەرەچێت تاسبی زۆر خۆشرە لە مۆزەفایەتی یعنی کاتی بزنە مۆزەف تا مۆزەفەکان لەبەردەستێت چەند مۆزەفەکی ئەوە بکەیت ئێستا ئەو نەفەرانەی لەکنە من هەم وەکو مۆزەفینە هەمووشم خۆش دەوێت یعنی هەمویان وەکو براگەورەی خۆمیان حسابیانەوە دەکەم نەکەوە برێ شاگردێکی لەکنە دەستی خۆمە بە شتێکەوە تەماشایان بکەم